هەر ژنێک ئەم دوو سیفەتەی تێدا بێ الله سبحانه وتعالى شاهدی بۆ داوە لە ڕیزی ژنانی چاکەکارە. یەکەمیان قانیتات زۆر گوێڕایەڵی مێردەکەیەتی. بابە ژن کۆیلەی مێردەکەی نییە، گوێڕایەڵیەتی لە چاکەدا، چونکە شەریعەتی ئێمە چوارچێوەیەکی دیاری کردووە. لە چوارچێوەی شەرعا گوێڕایەڵیکردنی ژن بۆ مێردەکەی ئەو پەڕی بەختەوەری و سەربەرزیە. تەنەزول نییە، ئەوە حورمەتە، ئەوە خۆشەویستیە. ژنێک کە سالیحەیە و مایەی بەختەوەری خێزانە، مێرد لێی دەحەسێتەوە و منداڵەکانیشی لە داهاتوودا بەختەوەر دەبن، گوێڕایەڵی مێردەکەیەتی لە سنوورێکە کە شەرع دیاری کردووە، ئەوەی کە خوا نەهی لێ نەکردووە. لەو سنوورەدا مێردەکەی چی ود؟ قسەکەی بە چاوان، بە گیانەکەم، بەسەر ڕوحم، بەسەر چاوانم، دڵنیا بە تۆ چی بڵێ پیاوە